گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵقەی یاخود دووە ئەڵقەی پرۆگرامی سفر یەکژیری لە ساڵی 2023 دووەڵقە تۆمار دەکەم. ئیدی هەفتەی داهاتوو لە 2024 یەکەم ئەڵقەی خۆمان تۆمار دەکەین. ئەمڕۆ ئەڵقەی ژمارە بووینە چەند؟ 184 دانە ئەڵقەیە من پرۆگرامی سفر یەکژیری بۆ ئەوەی خۆشەویست پێشکەش دەکەم. دوا ڤیدیۆشم دەبی لە چناڵ بێگومان. هیوادارم ساڵێکی خۆشتان بەڕێ کردبی. هیوادارم ساڵ 2024 تا ساڵێکی نایاب بۆ هەر هەمووان خەونی هەمووان بەدی بێ بۆ کەسانەی کەوا دەخوێنن ئینشاءالله بە باشی نمرە دەردەچن بۆ کەسانی حەز دەکەن یاری ناوازە بکەن. ئینشاءالله 2024 هاوشێوەی 23 پڕیاری ناوازە دەبی. خۆشەویستان پێیجێکتان پێ بڵێم بەردەوام ئۆفەری جیاواز و ناوازیان هەیە و هەموو یاریەکانی پلیستیشن ئەکسبۆکس بەردەستە لەلایەن بە نرخێکی 1000 هەرزان و هەر کاسی داشکانی گەورەش بکرێت بەسرێترین شێواز ئۆفەرەکان ئەپدەیت دەکەنەوە. وەروەها یاریی وەکو FC 24 یاخود فیفا ئێستا لەسەر ئەکسبۆکس بۆ ئەکاونتی شخصی خۆت بە 200,000 بەردەستە، یاخود یاریی وەکو ڕێد دێت بە 13,000 لەسەر ئەکسبۆکس بەردەستە و دەیان یاری دیکە داشکانی گەورەکریا من نەو مانگا نزیکی 10 بۆ 15 دانە یاریم کڕیوە هەر هەمووشی ناوازێ بە نرخێکی 1,000 هەرزان. گەیم پاس لەلایەن بەردەستە بە هەرزانترین نرخ، پلیستیشن پلاس بە هەرزانترین نرخ، GTA لا بەردەستە لە بۆ Xbox One بە نرخی تەنیا 6,000 دینار و هاچی یاری فۆرزا تەنیا بە 6,000 دینار. سەردانی هەژماری ئەکاونتی فەیسبوکی لۆست بکەن لە فەیسبوک، نامیان بۆ بنێرن بڵێن لەلایەن ژیرەوەهاتون یاریەکان بە نرخێکی 1,000 وەروە ئادی بکەن، فۆلۆی بکەن لە فەیسبوک تاوەکو کاتێک کە لۆست شتەکانی خۆی بڵاو دەکات و ئۆفەرەکان بڵاو دەکاتەوە تۆ ئاگادار بی کە ئەم یاری داشکانی بۆ کراوە بۆ حەز دەکەی یاریەک بکڕی بەڵام ئێستا نرخی گرانە لەوانەیە پاش 1-2 هەفتەی دیکە یاخود مانگێکی دیکە کاتێک کە داشکانی لە بۆ دەکرێت لۆست ئەبڵاوی دەکات دڵی یاری داشکانی بۆ کراوە ئێستا توانن بە هەرزانترین نرخ لایەن بکڕن. تکا دەکەم سەردانی لۆست بکەن بە نرخێکی 1,000 هەرزان سەرجەم یاریەکان بەدەست بهێنن. زۆر سپاس بۆ لۆست بۆ سپۆنسەریکردنی ئەم ڤیدیۆی پرۆگرامی سفر یەکژیری. لەبەرەوەی دو هەفتەی 2023 هیچ یاریەکی نوێ بڵاو ناکرێتەوە، بەڵام لەم هەفتەیە چەند شتێک هەیە دەبێ باسی بکەین. سەرەتاش بە باسی ئەو یاریانە بکەم کە ڕێگەی پلیستیشن پلس لە مانجی 1 بۆ گەیمەران بەردەست دەبێت. سۆنی بە فەرمی هەر سێ یاری پلیستیشن پلسی لە بۆ مانجی 1 ئاشکرا کرد. ئەو کەسانی پلیستیشن پلسیان هەیە جا پلسی یاسایی بە ئەکسترا بە پریمیەم بێ ئەو سێ یاریە وەردەگرن و ئیدی لەسەر ئەکاونتەکەشت لا ناچێت دەبێتە مڵکی خۆت تا ئەو کاتی تۆ پلیستیشن پلس بەکاردهێنی. هەر یەکە لە یاریەکانی ئەپلیک تێل ڕەکویەم بە ڤێرژنی پلیستیشن 5 دەکمانتەنیا پلیستیشن 5 هەیە و یاری ئیڤل وێست بە ڤێرژنی پلیستیشن 4 و پلیستیشن 5 واتە ئەو کەسانی پلیساریشان هەیە و یاریە وەردەگرن. Nobody Saved the World بە ڤێژنی پلی 4 و پلی 5 بە هەمان شێوە. بەڕاستی مانگێکی 1,000 باشە دوو یاری زۆر باش وەردەگرن بە تایبەتیش ئەپلیک تێل ڕەکویەم و ئیڤل وێست. ئەپلیک تێل ڕەکویەم بە کورتی تۆزێ باسی بکەم یاریی زۆر ناوازێ گرافیک 1,000 قەشەنگە لەسەر گەیم پاس ماوەیەکی زۆرە بەردەست بوو لەسەر پلیستیشن تەنیا لە ڕێگەی دەتوانین بتکڕی بە نەدەتوانین لە ڕێگەی پلس بیکەی ئێستا لە ڕێگەی پلس بەردەستە وەروە یاریەکە پلسیش بەجێ نایڵێ دەبێتە مڵشی خۆت. ئەگە پلیستیشن پلستان نییە لە ڕێگەی ئەکاونتی لۆست دەخۆتن دەتوانن پلیستیشن پلسێک بکڕن بە نرخێکی 1,000 هەرزان و ئەو یاریش بە خۆڕایی وەربگرن چونکە یاریکە زۆر ناوازێ و بێگومان شاین تاقیکردنەوەیە. و یاری ئیڤل وێست من یاریەکەم تاو نەکردووە بەڵام بەشێکی زۆرم بڕیوە بێگومان لە مانجی 1,000 زیاتر دەبی لەبەرەوەی یاری نوێ کەمتر بڵاو دەکرێتەوە لەو 1-2 مانگە. ئیڤل وێست یاریشی ناوازەیە تقریبان ستایلی گادۆڤارە بەڵام بە شێوەیەکی دەمانچە لە جیهانێکی وێست وۆرلد یاخود جیهانێکی کاوبۆیی و مەرحەلەکانی زۆر خۆشە. یاریی سینگل پلیری لینیەرە واتە ئۆپن وۆرلد نیە لینیەرە تەنیا دەڕۆی دەچێت پێش و زۆرون نابی بۆ سیلەحەکە و دەنگجی سیلەحەکانی 1,000 سەرنجێشە بۆس فایدەکانی خۆشە گەیم پلیکی جێگەی سەرنج و ناوازەیە. Nobody Saved the World زۆر زانیاری نییە لەسەری بەڵام بە خۆڕایی وەری دەگرین سەو خۆشە تاقیکەینەوە. بین سەر هەواڵەکانی پلیستیشن گەورەترین هەواڵیش کە 1,000 دڵی خۆش کردینەوە تقریبان دەشمانزانی هەردێ لە کاتێک لە کاتەکانی 1-2 ساڵی دیکە ساڵچکە زۆر خۆشە ئەویش هەر سێ یاری گارۆڤار 1 گارۆڤار 2 گارۆڤار 3 کلاسیکن بێتە سەر پلیستیشن 4 و پلیستیشن 5 گالۆڤار 3مان هەیە بەڵام 1 و 2مان نییە هەرسێکی بەشەی ڕیماستەر بەشەی کۆلێکشن بڵاو بکرێنەوە. لەم هەفتەیە لە هەفتەی ڕابردوو لە ڕێگەی پۆدکاستی Xbox Era کە چەند جێف گراب و چەند کەسایەتیش تێدا ئەمجارە قسە دەکەن یەکێک لەوانە کە زۆر زانیاریان هەیە لە ناو جیهانی بەرهەمێنانی یاریەکان دەڵێت گوێم لێ بووە سۆنی سانتا مۆنیکا خەریکی دووبارە ڕیماستەرکردنەوە و بڵاوکردنەوەی هەر سێ یاری گالۆڤار 1 و 2 کلاسیکن لە بۆ پلیستیشن 4 و پلیستیشن 5 کە 1,000
یەکجار دڵخۆشکەرە بینە پێشچاوتان هەر سیاری لەسەر پلیستیشن 5 بەردەست بی و کەسان پلی 5 یان پلی 4یان هەیە 1 و 2 ناتوانین لەسەر پلی 5 داوڵۆنیان بکەیت تەنیا بە شێوەی ستریم بەردەستە بە ڤێرژنی پلیستیشن پێما بی کۆلێکشنی پلیستیشن 3 بە شێوەی HD ریماستەر کرانە کە ڤێرژنی پلیستیشن 2 واتە ڕاستەخۆ ناتوانین داوڵۆنیان بکەیت گەر بە کۆلێکشنەکە سیاری بەردەستم بە شێوەی ریماستەر یەکجار دڵخۆشین بگومان باوەڕ ناکەم ڕیمەی بکرێنەوە چۆن لە گاد ئۆف وارە لە ڤالهاڵای بینیمان کریتۆسمان تقریبان بە شێوەیەکی کلاسیک بینیەوە باوەڕ ناکەم بەو شێوازە ڕیمەیک بکرێنەوە لەبەرەوەی پارەیەکی زۆری دەچی و کاتێکی زۆری دێت بەڵام ئەگە تەنیا ڕیماستەریش کۆنەوە هیچ کێشەمانی تۆزێک کواڵیتی بەرزکەنەوە بیکەنە 4K پاک بکرێنەوە وەروە بە کۆلێکشنێکیش بەردەست بی یەکجار ناوازێ خەبەرێکی خۆشە زۆر بەو کەسانشی کە مەسەن نیان کردووە گاڵڤار گاڵڤارە نوێیەکانیان کردووە گاڵڤارە کۆنەکانیان نەکردووە گاڵڤار 1 و 2 3 زۆر بەقوەترن لە گاڵڤاری 2010 و گاڵڤار ڕاگنەڕۆک کە چەندە ناوازەنا بە بڕای منها لەوانەیە هەڵەبم گاڵڤاری 2010 بێگومان یەکێکە لە باشترین یاریەکان لە مێژوودا گاڵڤار ڕاگنەڕۆک یەکێکە لە یاری ناوازەکان بەڵام ناگاتە 1 و 2 3 کلاسیک بە تایبەتی 2 سێ وڵای یەکیش تقریبان ئەوانە یەکێکن لە باشترین یاریەکان لە مێژوودا لە گاڵڤاری 2010 بەقوەترین یعنی ئەوەندە ناوازنە وایان کردووە کەوا کریتۆس بەو شێوازە بەناو بانگبی ستۆدیەکەیان گەیم پڵەیەکەیان کامێرەی یاریەکە یەکجار سەنجا چێشە وەروە لێرە کریتۆسەی ڕەختتر دەبینین کریتۆسێکی تونتر دەبینی لەوانەیە ئەو کریتۆسە نەبی کە ئێستا ئەمە لەگەڵی ڕاهاتوین کریتۆسێکی تاو جیاواز دەبینی مۆنە کریتۆسێک دەبینی کەوا ئەوەی لە لای گرنگ نەبی مرۆڤایەتیە ینی هەموو شتێک دەکات لە پێناو ڕووخاندن و تێکدانی یۆنانی کۆن بەبێ ئەوەی لێتان سپۆیل کەم بۆ کەسانی کە نەیان کردیەوە یەکمان شەڕە گەورەکەش لە نێوان خوداکانی یۆنانە لەگەڵ کریتۆس پێچەوانەی گاڵڤاری ڕاگنەڕۆکە تقریبان گاڵڤار ڕاگنەڕۆک کریتۆس نایە شەڕ لەگەڵ هەمووان کە خۆی دەدزێتەوە بەڵام کاتێک کە توش دەبێت ناچارە شەڕەکە هەردەکە بەڵام لەو هێندر کریتۆس خۆی دەیەوێت بیان کوژێ دانا خودای یۆنان دانا دەوێت بیان کوژێ و هەوڵەدا و بگاتە زیوس و سەرچیای ئۆلمپیک ناوازێ ئۆکەی زۆر لە مێژە چاوەڕوانم ئەو یاریانە بکەمەوە هەرچەندە من ئێستاش ئەو یاریانە لەسەر ستیم دێک هەردەکەم ئێستاش دەیانکەم بەش 1 و 2 ماوەکە زۆر لەمێژە نیە هەردوو بەشم تاو کردێ و دووبارە بەڵام لەسەر پلیستیشن 5 بە کواڵیتێکی بەرزتر بیانکە یەکجار بەدەستی پلیستیشنی بیانکەم یەکجار سەرنجڕا چێشتر و ناوازت دەبی ئینشاءالله ئەو دەنگۆی ڕاستە بێگومان جەزای ڕاستە یعنی سۆنی کەمان پارێکی یعنی چۆن دەڵێ پارەک لێرەدان درێ سۆنی نایەوێ بەدەستی بخە قازانجی گەورە دەکە سۆنی بگومان ماوەیەکی زۆریش پێستا و سانتەمۆنیکە یارێنوێکی خۆی بڵاو دەکاتەوە بۆی بڵاوکردنەوەی ئەو یاریە لە 2020 زۆر پارەیەکی زۆر لە بە سۆنیکۆ دەکاتە بە خەڵکەکی یەکجار زۆر دەیەوێت ئەو سیاریە بکە وەروە بۆ هەوادارە نوێیەکانی گاڵۆڤاریش خۆشە یاری کۆنەکان بکەن وەروە لەسەر پیسی ژەو یاریە بەردەست نین ئەو سیاریە بەردەست تەنیا ڕێگەی ئیمیلەیتر بەردەستن بە فەرمی بەردەست بن کۆپێکی یەکجار زۆریانە دەفرۆشێ جا بگومان هەمووتان دەزان دڵخۆشم بەڵام حەز کەیفتان بە کامە یاری دێ 1 و 2 3 ڕاگنەڕۆک ڤالهاڵا بگومان دو یاری PSPشمان هەیە کە هیچ دەنگوباسییان نییە لەگەڵ ئەو کۆلێکشنە نەیاخۆندە ئینشاڵڵە ئەوانشی لەگەڵات لەبەرەوەی ئەوانیش خۆشە ئەنجامیان بدەین کە ئەوانش دو یاری زۆر باشن گۆست ئۆف سپارتا و لەگەڵ چین ئۆف ئۆلیمپس هەردوو یاری زۆر ناوازانە بەڵام لە کۆمنت باشترین یاری گاڵۆڤاری خۆتان بنووسن باشترینتان لەلا کامەیە دەمەوێت کۆمنتەکان بخوێنمەوە بزانم چێ لەگەڵە منە دەشزانن لەکنە من تایبەتترین چیانە ڤیددیوەیەک تایبەت مەسەری دوست کردی لە چۆناڵ ڕیزبەندی سەردەمیارەکانی گاڵۆڤارم کردووە دوای هاکە گەورەکەی ئینسۆمنیاک و بڵاوبوونەوەی دەیان ڤیددیۆی گەیمپڵی یاری وڵڤڕین لە دوای چەند ڕۆژەکیش ئینجا ئینسۆمنیاک بە فەرمی وەڵامی ئەو خەڵکەیدایەوە و تویتێکیان بڵاو کردەوە تویتەکە تاوەکو ئێستا 14.4 میلیۆن جار بینراوە 144,000 لایکشی بۆ هاتووە ئینسۆمنیاک دەنووسن دەڵێن زۆر سپاس بۆ ئەو خۆشەویستی و ڕێزگرتن و هەروەها ئەو پاڵپشتێک گەورەی کە لە بۆ ئێمەتان نواند بەڕاستی ئێمە زۆر پێخۆشحاڵین و زۆر ڕێز لەو توانە لەو خۆشەویستی ئێوە دەگرین دەڵێ ئێمە هەم شۆک بووین و هەم دڵگران بوون هەروە تووڕۆژ بووین لایەن ئەو سایبەر ئەتاکەی لەەن ئەو هێرشە ئەلکترۆنیەکە کرایە سەر ستودیۆکەمان و هەروە چەندین داتای خۆمان و تیمی بەرەمێنانی یاریەکانمان لێ دزرا وەروە بگومان چەندین پارتەی یاری وڵڤڕینیش دزرا و پلانەکانیان بۆ تاوەک 2023 پێکرا دەڵێ ئێمە دەزانین کەەوە چ داتایەک دزرایە و زۆرشمان پێ ناخۆشە بە تایبەتی لە بۆ یاری وڵڤڕین وەروەخ ئێوە دڵنیا دەکەینەوە کە یاری وڵڤڕین هەر لە بەرەمهێنانە وەکو خۆی لەسەر پلانە و دەمانەوێت باشترین شێواز ئێوە دڵنیا بکەینەوە کە ستودیۆ ئینسۆمنیاک وەکو لەوگنە
وەکو لۆگنە کەوا بەردەوامی هەیە وەروە ڕێزڵێنتە واتە لەسەر پێی خۆی دەبەستێ و هەرگیز کۆڵ نادا ئێمە دەمانەوەی یاری وڵڤرین وەکو خۆی لە بەرەمێنان بەردەوام بێ باشترین شتان پێشکەش دەکەن کەوا بتوانین و یاریەکە ئێستا لە سەرەتای بەرەمێنانێتی واتە هێشتا وڵڤرن لە سەرەتای بەرەمێنانێت کێشتا زۆریشی مایە بەڵام هیم پەیامەکەیان زیاتر ئەوەیە دەڵێ دڵخۆشین بۆ هۆمە سەپۆرتێکی ئێوە هەتانە بێگومان دڵگرانیشن بەو داتانەی کە لەیان دزرا بەڕاستی هاکەکەی ئینسۆمنیا گەورەترین هاک بوو لە مێژووی ڤیدیۆ گەیم داتا 1000 زۆر دزرا بە تێرابایت دزرا واتە زیاتر لە 1000 و شتێک گیگا داتایانێت دزرا وەڵام گەیمەکەەوە هیچ دزرا ناخۆش بەڵام داتایی ئەو کەسانێکی یاریەکە بەرهەمدەین خەڵک داتای وان بدزرێت لە پاسەپۆرتە لە ئەدرێسیە لە ڕقم مۆبایل و ئەوشتانێ ئەوە کێشەی گەورە دروست دەکە هیوادارم یاری وڵڤرین هەر بە ناوازەی ببینین ئەو یاری کە لە ئۆنلاین بڵاوکرێەوە گەیم پلانە بێگومان هەفتی ڕابردوش باسم کردەوە سەرەتای بەرەمێنان یاریەکەیە یاخود ئەو ڤێژنە نییە کە ئێمە دەیکەین بۆیەش قەت حکم لەسەر شتێک مەدەم بڕیاری لەسەر مەدە مەڵێن گرافیکی یاریەکە بەو شێوازەیە ئەو هێشتا سەرەتایەکەی هێشت یەک تەنە ئیشی مایە لەبەرچەوە قسەیش دەکەم لەبەرەوەی لەم هەفتەیە لەناو ئەو لیکانە شتێک دۆزرایەوە تێکستێک لەناو سلایدێک دۆزرایتەوە دەڵێ ئینسۆمنیاک دەیەوە یاری وڵڤرین لە ڕووی کواڵەتی دوومچا و ئەنیمەیشن دەیە وەکو هێڵبڵیدی لێ بکە هێڵبڵید 2 لێ بکە ئەگەر یاری هێڵبڵید 2 تان بینی بیدەزانکەوە یاریەکەکەوە گرافیکی یەکجار زۆر بەڕاستی دەچی پێدەوتێ فۆتۆ ڕیەلیزم واتە وێنەی واقعی دەیە وڵڤرین بەو شێوازە لێ بکە بەڵام ئەو گەیم پلەیانی کە سەرەتای بەرەمێنانەکەی بگومان زۆر بە یاریی پلیستیشن 3 و 2 دەچی لەوەی پلیستیشن 4 و 5 بچی بەڵام ئەگەر ئینسۆمنیاک بتوانێت تاوەکو 2026 کە یارە بڵاو دەکەنەوە بەو شێوازە لێ بکەن یەکجار ناوازە دەبی فۆتۆ ڕیەلیزم لە بۆ یاریەکانی یەکجار شتێکی گرینگە و 2026 ساڵێکەوە لەوانەیە 2026 پلیستیشن 6 بین سۆمنیاک دەبی گرافیکی یەکجار بەرز بکاتەوە لەم هەفتەیە چەند زانیاریی نێوان لەسەر یاری ڕایز ئۆف ڕۆنین وەرگرت کە یاریەکەوە لە 2024 لە سەرەتای 2024 پێما بێ مانجی سێ شتێکی وایە لە بۆ پلیستیشن 5 بڵاو دەکرێتەوە یاریش تایبەتی پلیستیشنە یاریەکە زۆر ستەنجاش دیارە خەڵکێکی زۆر حەز دەکات زیاتری لەسەر بزانی و لەم هەفتەیەش ستودیۆی تیم نینجا بە فەرمی ڕانگەیاندکەوە یاریەکە سێ دیفیکڵتی دەبی واتە هەرچەندە زۆر مقارنەیان دەکرد بە یاریەکانی سۆڵسی وەکو دیمون سۆڵس و دارک سۆڵس و ئێلدن رینجی کەوە قورس بین چکە تیم نینجا بەوە بەناوبانگن کە یاریەکانیان قورسە ئەنجامدانی بەڵام دەڵێ سێ دیفیکڵتیمان هەیە بۆ کەسانێک کە تەنیا حەز دەکەن چیرۆکەکە ببڕن دیفیکڵتێکی ئاسانمان هەیە دیفیکڵتێکی ناوەڕاستیان هەیە وەروەها دیفیکڵتێکیان هەیە کە زۆر قورسە ئەو کەسانی وەکو من تا مەجالیان کەمە و تااقەتیان نیە زۆر لە یاریەکان ببرن تەنیا دایانن چیرۆکەکە بڕن و بەڵ یاریەکە تەواو بکەن لە بۆ ماسان ناتوانین بە ئیزی یاریەکە بکارن ئیزی نیە تەنیا ستۆری مۆدە ئیزی لەگە ستۆری جیاوازە زۆر جار ئیزی جاری وای لە ستۆریەکەش ئاسانترە ستۆری زیاتر فۆکس دەکات ستۆری لەوانێت تەزە گەیم پڵی و میکانیک یاریەکەش دەستکاری بکە بەڵام ئیزی واتە هەمان ئەو شتانەیە کەەوە جەماعەتی نۆرماڵ و هاردوەری دەگرن بەڵام خوێنی تۆ کەمتر دێتە خوارەوە خوێنی دژمنەکانیش ئاسانتر دێتە خوارەوە کە زۆر بە سەریع دەتوانانی بیانکوش شانسم هەبوو لەبەرەوەی چەند خولەکێک پێشەوەی دەست بە ڕێکۆردی پرۆگرام بکەم پلیستیشن بلۆگێکی نوێ بڵاو کردەوە و باسی 2024 دەکە ئەو یارانی کە بە فەرمی بەبێ دەنگۆ بە فەرمی لەسەر پلیستیشن 5 و بڵاو دەکرێن ئۆکەی لە سەرەتای 2024 لە مانجی 26 یاری تێکن هەشت بڵاو دەکرێتەوە کە دەمانزانی بێگوان گرافیکی زۆر جوان دیارە هەفتە ڕابردوو زۆرم باس کرد دێمۆیەکەی ئێستا بەردەستە دەتوان بە خۆڕایی تاقیکەنەوە بەڵام باوەڕ ناکەم زۆر ژمارەیەکی زۆر لێ بفرۆشێ چکە ماوەیەکی یەکجار زۆرە تێکن بڵاو نەکرێتەوە تێکن 2000 چەند بوو ساردە و 15 16 نازم لە مێژە بڵاو نکرێت هیوادارم سەرکەوت بیت وە گرافیکی جوان دیارم وەروە سۆنی بە فەرمی ڕێگەیاندکەوە لە 8 دوای 2024 یاری هێڵدایڤەرس 2 بڵاو دەکرێتەوە ئەوە یەکەم یاری دەتوانین بڵێن لایڤ سرویسی کۆمپانیای پلیستیشنم سۆنیە کە لە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە پلانە گەورەکەی سۆنی کە ئێستا دەچی هەندێک لە یاریەکانیان کاسڵ کردیتەوە کە لایڤ سرویسن وەتە یارانێکە پێویستیان بە ئینتەرنێت هەیە و بەردەوام دەبن ئەتەنیا ستۆری نیە هێڵدایڤەرس 2 نمونەیەک دەبی لەو یارانێکە سۆنی سەرکەوتووە بی لەو بوارە یاخود ناچووکە لاستەڤەسی ئۆنلاینیان کانسڵ کرد و زۆر بە یاریەکانی دیکەشیان دیڵی کردووە هێڵدایڤەرس 2 کە باوەڕ ناکەم زۆر سەرکەوتوو بی مەگەر بێت لەسەر پلیستیشن پلس پریمیەم و پلیستیشن پلس ئێکسترا ئەوانە بەردەستی بخەن لە ماوەیەکی نزیک دەتوانێت مەسەن ژمارەیەکی زۆر لە گەیمەران لە ئۆنلاین بتوانن یەکتری بدۆزنەوە یاری بکەن یاخود سێڤەرەکان گەیمەری ژمارە ئەو کەسانی کە یاریەکە دەکردن لە سێڤەرەکان دەمێننەوە بۆ یاری ئۆنلاین تۆزێک زەحمەتە لەبەرەوەی کڕینی یاری بە پارەیەک مەسەن ئەو یارە 70 دلار نییە بزانام هەر 50 دلارێکە نەک فول پرایز نییە بەڵام باوەڕ ناکەم ئەو یارە ژمارەی زۆری لێ بفرۆشێ هەرچەندە گرافیک جوانە بەڵام مەکوتم یاریی لایڤ سرویسە
و فاینل فانتەسی ریبرث سۆنی بە فەرمی دەڵێ لە 29 دوی 2024 ئەو یاریە بڵاو دەکەینەوە. من تاوەکو ئێستا یاری فاینل فانتەسی هەفتم نەکردیە، پارتی یەکەم نەکردیە، بەڵام حەز دەکەم بیکەم و لە پلانیشمە لە 2024 لە مانجی یەک هەوڵ دەدەم یاریەکە تەواو بکەم چکە زۆر درێژ نییە. بەڵام فاینل فانتەسی 7 ریبرث لەبەرەوەی یەکێکە لە گەورەترین یاریەکانی 2024 دەمێ بزانم مەسەلەکە چییە. تقریبا توان بڵم تاوەکو ئێستا جگە لە ڕایز ئۆف ڕۆنین گەورەترین یاری پلەیستیشن کە لە ساڵی 2020 بە فەرمی بڵاو بکرێتەوە شاکرابێ فاینل فانتەسی 7 ریبرثە. و سۆنی بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری نوێیەکەی سکوێر ئینکس بە ناوی فۆم ستارز کە تقریبا بە یاریەکەی نیتندۆ دەچی هەلو بۆ ناوەکەی بیر نییە، بەڵام سپلاشە سپلاتون پێماویانی سپلاتونە لەو ستایلە ئۆنلاینەیە، 4 بەرامبەر 4 بەشەی ئۆنلاین یاری دەکەن و سیلەحەکەتان تۆزە سەیر سەمەرە داوێژێشتانە. ئەو یاری سکوێر ئینکس لەسەر پلیستیشن 4 پلیستیشن 5 لە 2024 بڵاو دەکرێتەوە. وەرا سۆنی دووبارە پژڕاستی کردەوە کە لە 22 مانجی 3 تا وەختی نەورۆزێ یاری ڕایز ئۆف ڕۆنین بڵاو دەکرێتەوە، گەورەترین یەکێکە لە گەورەترین یاریەکانی پلیستیشن بۆ ساڵی 2024. یاریەکە لەلایەن بگمان سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمنت خاوەندارێتی دەکرێت و بڵاو دەکرێتەوە لەلایەن تیمی جەرج بگمان بەرهەم دێ. و سۆنی دڵخۆشم بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری ستیل بڵید کە ئاشاکرا و بەڵام نەمان دەزانین بە فەرمیکی بڵاو دەکرێتەوە، ئێستا بە فەرمی لە 2024 بڵاو دەکرێتەوە، بەڵام بەروارەکەی بزەبت نازانین مادەم ئاشا نەکرا پێدەچێت لە هاوین یاخود پاییزی 2024 بێ. ستیل بڵید یەکێکە لەو یارانەی کە زۆر کەمی لەسەر دەزانین، بەڵام دەزانین پێشتر بەناوی پرۆجێکت ئیف بوو، بەڵام گرافیکەکەی بە تایبەتی ئەنیمەیشنی بەشی خوارەوەی ئەو ئافرەتە لە بدواوە گەیمەرەی زۆری دڵخۆش کردی لەبەرەوەی ئەنیمەیشن و ڕووە فیزیکیەکەی تەماشا بکەین جوان دیارە، بەس لە ڕووی فیزیکیەوە جوان دیارە، بەڵام لە ڕووی گەیم پلەیەوە نازانین، بەس لە ڕووی فیزیکیەوە هەفتوەشتی دەکەوەشتانە جوان دیارە. سو گەیمەر حەز دەکە بەو جوعە دیارە علی بکە بزانین چ دەبیتن. میم ستیل بڵید یاریشی زۆر جوان دیارە و لەلایەن پلیستیشنەوە بگمان آیپیەکە بڵاو دەکرێتەوە لەسەر پلیستیشن 5 پێدەچێت تایبەت پی تاهتایە نازانین لەسەر ئەکسبۆکس بڵاو دەکرێت یا خودنا بەس بگمان دەچە پیسی لە کاتێکدا یاریەکە زۆر جوان دیارە وەک ئەکشنی RPG کامریکە سیستم و شتانەش. و ئەبدەیتە نوێیەکەی دەستنیش یاخود DLC نوێیەکە ئەکسپانشن نوێیەکە ناوی هەرسیدەنەی کە بەلام زۆر گرنگە لەبەر یاریشی ئۆنلاینە بە ناوی Destiny 2 The Final Shape بڵاو دەکرێتەوە لە 4 6 2024 ئەوش بە فەرمی لەسەر PlayStation 4 و PlayStation 5 بەردەست دەبی. بین لای هەواڵی گەیمەکان و بێگمان دەی بە ڕۆکستاری جەست پێکەن بەرەی گەورەترین هەواڵی ئەم هەفتەیە لەو بێ هەواڵیەی دەبەرەوەی سەری ساڵە کۆمپانیاکان خەڵکیان دشنەوە ماڵی هیچ هەواڵێک نیە، هیچ گەیمەک نییە، بەڵام هەندێک زانیاری نوێ لەسەر لیکەکەی ڕۆکستاری بڵاو کرێوەرە سۆرس کۆدی GTA 5 بڵاو کرێتە بۆ کەسانی نازان سۆرس کۆد چییە. سۆرس کۆد واتە ئەو کۆدە و پرۆگرامینگی کە یاریەکەی لەسەر ناو نووسرایتەوە، جا لەو کۆدینگە دەیان و سەدان و هەزاران زانیاری لەسەر کۆمپانیای ڕۆکستار هەیە. جا هاکەرەکان کە ئەو کوڕی لارتی ڕابردوو باسم کرد گیرە و ئێستا لە زیندانە لەڕچیوی کە ئەوە گیرەیە هەموو شتەکانیان فرۆشت بە $2000 چیان 2000 بزانم فرۆشتیان سۆرس کۆدەکەیان فرۆشت و گەیمەران ئێستا لە ئۆنلاین توان ئەو زانیاریان بەدەست بخەن. و ئاشتێکی ناخۆش گەیمەرێکی زۆر تووڕێی کرد بەڕاست، یعنی خەڵک زۆر تووڕێ لە ڕۆکستاری تووڕێ لەبەرەوەی لەلایەن سۆرس کۆدەکانی GTA 5 هەیە. ڕۆکستار خەریکی 8 دانە DLC چیرۆکی بوو لە بۆ یاری GTA 5، بەڵام بەهۆی سەرکەوتنە گەورەکەی GTA ئۆنلاین و ئەو پارە زەبەلاحی لە بۆ ڕۆکستاری کۆ دەکاتەوە هەر هەشدانە DLC GTA 5 کانسڵ کراینە و کاریانە سەر نەکرا، یاخود کاریانە سەکرا بەڵام تاو نەکران. ڕۆکستار هەمی کانسڵ کردو لەبەر خاتری GTA ئۆنلاینی بێمعناکەم کیف بینێ. مهم ناویان چ بوو؟ یەکەچیان بە ناوی ئەساسینیشن بوو، واتە کوشتن مانهەنت بە دواکەوتنی کەسێک ڕاونانی پیاوێک نۆرمان پاک کە SP نۆرمان پاک ئەو ناوی دیڵسەکەیە ئالەسەس ئەیجنت ترێڤەر بریکار ترێڤەر دەبی ئەوەیان چەند خۆش بووبی بە ناوی بریکار ترێڤەر ترێڤەر لەگەڵ FIB کاری دەکرد لەگەڵ CIA لە یاریەکەم بە ناوی CEI شتێکی لەو بابەتەیە بەس مهم ئەیجنت ترێڤەر زۆر خۆش دیارە. ڕیلیشنشیپ پەیوەندی کۆمەڵایەتی ئەجە لە مابینی چێە مایکل و ژنەکەیتی ترێڤەر و یەکێک لە پیرێژنەکانە کە عاشقیتی یاخود فرانکلن لەگەڵ یەکی خۆشەویستێکی خۆتی مهم. ئێنتەرپرایز پێم وابی زیاتر خۆی لە DLC ترێڤەری دەدا بە تایبەتی ئەو کۆمپانیای لە ناو سەحرایەکە دروستی کردیە لە نەخشەی GTA کە لە باکوور دروستی کردیە بە ناوی ترێڤەر ئێنتەرپرایز سەشی لە بابەتەیە کۆمپانیایکی زەبەلا هەمیهم وارە پرۆلۆگ DLC کەماومێن پرۆلۆگ واتە پێشیاری بخۆیان
پرۆلۆگەچی هەیە GTA 5 پێشە دەست پێ بکە کاتێک بانکەکە دەبرا یەکەم مەرحلە GTA 5 کە دەست پێ دەکەی بانکەکەی دەبرنێنە شارە بەفریەکەی کە بزانم شاری نیویۆرکە لیبرتیستی شتێکی بابەتی نازانم بزاڵ بیرونیە بەس ببین پرۆلۆگ واتە دێنەوە سەر ئەو سەردەمی چۆن ئەو پلانە ئەنجام درێ یا پێش ئەو پلانە چۆن بووە مای گات ئۆکەی وەروەها لیبرتی V یعنی بە من دەڵێ DLC نیویۆرک لیبرتی لەناو GTA 5 لە بەرمینا بە ڕۆکستا بڵاوی نەکردەوە کەمان ڕاکستار مهم دەگەڕانەوە شاری لیبرتی واتە نەخشەی GTA 4 ریمێک دەکراوە لە بۆ GTA 5 بەڵام ڕۆکستار کاری لەسەر نەکرد لە بەرخاتی GTA Online یەکجار تووڕەمە زۆر تووڕەمە جگە لەو دیڵسیانە وەرەوە بە فەرمی بوڵی تو لەلایەن ڕۆکستارەوە لە بەرهەمێنان بووە بوڵی تو تەنانەت دەقی بوڵی تو بە تەواوی نووسرایە سکریپتەکەی هەرمووی نووسرایە واتە دایاڵۆگەکان نووسرایە مەرحەلەکان نووسرایە بەڵام پێدەچی ڕۆکستار پاوزی کردبی یان کانسڵی کردبی نازان کە ڕاگیرەیە یان کانسڵ کرایە وەستێنرایە ئەگەر ڕاگیرابی ئۆکێ مەسەن ڕاگیرەیە تا GTA 6 تاوا دەبی اینجا بە بوڵی تو دەکەن لە وەختەکان بەڵام کانسڵ کرابی واتە وەستێنرای بە تەواوەتی نەک ڕاگیرابی وەستاندن بی زۆر مشکلەیە لەبەرەوەی کەیفمان بە بوڵی دێ لەمانێ بوڵی دوو ببین بەس مهم بە فەرمی دەزانین ڕۆکستار کاری لەسەر بوڵی تو کردیە و داتایەکەش ئۆنلاین هەیە و هەر لەو لیکەی زانیاریی نوێمان لەسەر ئەو یاریە کانسڵ کراوەی نێوان پلیستیشن و ڕۆکستاری وەرگرت کە ناوی ئەیجنت بوو لە ساڵی 2007 شەشی وایە ڕۆکستار لەگەڵ پلیستیشن بێکەوە یاریشان دروست دەکرد لە بۆ پلیستیشن 3 بە ناوی ئەیجنت بریکار کە چەند نەخشەیەکی کە چەند وێنەیەکی سانزاچش کات خۆ بڵاوکە بەڵام ئێستا نەخشەیەکی لە بە بڵاوکرێتەوە ماپی یاریەکە بە فەرمی بڵاوکرێتەوە لە ئۆنلاین کە ئەو ماپەکەیە وەکو دەبین ماپەچ گەورەیە زەبەدا هەپێدەچیکەوە بە هەوردا پۆشابی ئیلا ئەو شوێنانەی کە تۆ سەردانیان دەکەی هەورەکە نامینێ یەکجار جوان دیارە بەڵام بەداخەوە یاریە کانسڵ کرایە تەنانەت ڕۆکستار کاری لەسەر یاری میدنایت کلاب 5 کردیە میدنایت کلاب یەکێکە لە باشترین یاریەکانی ڕیسینگ و چێبەرچەی ئۆتۆمبیل لە مێژووتە کات خۆ ڕۆکستار دروستی دەکرد لە بۆ پلیستیشن 2 لە بۆ ئەکس بۆکسی بەڵام هیچکە دروستی ناکە لە بەرخاتی GTA Online مهم میدنایت کلاب 5 بەشی پێنجەمی لە بەرهەمێنان بووە لە بەرێران کۆدەکان هەیە بە فەرمیش هەیە بەڵام ڕۆکستار کاری لەسەر ناکە هیچکە تەنانەت یاریەکی GTA کانسڵ کرایتەوە بێ ئەوەی کەس بزانی کەسمان نایزانین بە ناوی تۆکیۆ GTA تۆکیۆ لە بەرهەمێنان بۆ لە بۆ پلیستیشن 2 کاتی خۆی بەڵام ڕۆکستار ئەو یاری کانسڵ کردیتەوە هۆکارەکە چی بووە نازانم تۆکیۆ بەڕاستی زۆر ناوازێ یاریەکانی یاکوزای فیلمە ژاپۆنیەکان مافیاکانی یاکوزا لە تۆکیۆ لە ژاپۆن مافیاکان پێیان دەوترێت یاکوزا یەکجار سەنجاچێتەوە بەڵام ڕۆکستار هێن ڕێگرتێ وەروە لەو سۆرس کۆدانان دەزانیاری نوێمان لەوە بەرز کە تێ لەسەر GTA 6 تەنانە نەک تەنیا GTA 5 سۆرس کۆدی GTA 5 بڵاوکرێتەوە بەڵام GTA 6 زانیاری بەسەکە تێ پێم مابی 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا بوو لە پرۆگرامی سفرێک ژیری کاتە کە دەنگۆیەکانی GTA 6 دەستیان پێکرد باسییانەوەی دەکردکەوە خۆشم چەند جارێک باسم کردووە 3 ساڵ پێشتە باسی ئەوم کردووەکەوە ڕۆکستار پلانەکەی وابوو لە 2 ماپی جیاواز یاری GTA 6 دروست بکات ماپی خوارەوە ماپی باشوور بریتی بوو لە کۆلۆمبیا یان مەکسیکۆ و ئێستا بە فەرمی دەزانینکەوە ڕۆکستار لە ناو GTA 6 کاری لەسەرەوەی کردیە نەخشەیەکی جیاوازی هەبی لە کۆلۆمبیای کارتێڵی تێدابی درەگ لۆردی تێدابی واتە مافیای مەکسیکی یاخود کۆلۆمبی دروستکەری و بازرگانی مادەی هۆشبەری کۆکاینی تێدابی کە بەشێکی گەورەی ئەمریکایان داگیر کرد لە ڕێگەی مایامیەوە کە یاریەکە بەخۆی لە شاری مایامی کە ڤایستیە ناوی لە یاریەکە میهیم بە فەرمی ڕۆکستار کاری لەسەوەی کردیە بەڵام پێدەچیکەوە کانسڵ کرابی نەخشەی خوارەوە کۆڵمبیا تەنیا GTA 5 ببینین GTA 6 نەخشەی GTA 6 هەرچەندە دیار نییەکەوە کانسڵکرایە خودنا لە بەرەوەی لەوانە شەوت چۆن لە یاری ڕێ دەردەمشند و دەچینە گوارماتای گوڵومەتە چنددرە نەخشەیەکی تاو جیاواز کاتە گەشت دەکەین بە بەلەم لە یاریەکەی لە چۆڕەکەی پێدەچی لەوانەشە GTA 6 شوەرکی دای بەس نازان بەس پێدەچی کانسڵکرای مزمیم وەلا ئۆنلاینیش خەڵکی ئەو خانمیان دەست دەڵێن ئەوە ئیلە لوسیە هەرچەندە تاوە کەسە بە فەرمی نازانین ئەو خانمە ئەکتەریکەوە ڕۆڵی لوسای دەجێڕی چێ لە بەر ڕۆکستار بە فەرمی ئاشای نەکردیەوە تاوە کوێستا هیچ کەسێکیش ناتۆتە پێش بڵێ من لوسیە بەڵام خەڵکی ئەو وێنانەیان دیتەوە لە ئۆنلاین خانمێکی ئەکتەرێکی پێم وایە بە ئەسڵ مەکسیکیە لاتینیە مهم تاوە کەستا و خانمە لە ئینستاگرام بەڵام ئینستاگرامەکەی خۆش پێم مابێت داخستی یاخود فۆتۆشتەکانی خۆی هەمووی هیدن کردی لەبەرەوەی خەڵکەش زۆر هجوم دەکاتە سەری ئێستا یاخود داوای پرسیاری دەکات مهم دەڵێن ئەو خانمە لوسیایە بەڵام نازانم وەیە خودوانی بەداخەوە لەم هەفتەیە ئەکتەری بەناوبانجی ڕۆڵجەری ڕاول
منندێز لە یاریەکانی Call of Duty کۆچی دوایی کرد بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە تەمەنی 56 ساڵێ پێم وابێ بەناوی کامار دێلۆس ڕیاس کە ڕۆڵی ڕاوڵ منندێزی لە جێڕایەکە لە بگمان بەنا باکترین کاراکتەرەکانی ناو خراپەکارەکانی ناو یاریەکانی Call of Duty بە تایبەتی لە Black Ops 2 پێم وابی کە زۆر ڕۆڵێکی بەرچاوی هەبوو یاریەکەی دەوڵەمەند کرد بەڕاستی مهم لەم هەفتەیە بەهۆی نەخۆش شێرپەنجە کۆچی دوایی کرد خی گەورە لە مردووی هەر هەموو لایەکی خۆش مەسەر چین بۆیە من هەموو کاتێک کە باسی چین دەکەم لە بۆ یاریەکان زۆر کەیفم پێیان نایە لەبەرەوەی حکوومەتی چین بەردەوام دەسەڵاتێکی زۆری هەیە بەزەر کۆمپانیەکان لێ ناگەرە کۆمپانیەکان بە ئازادیش بکەن یاسای زۆرە حکومە زۆر تەداخل دەکە بۆش کۆمپانیەکان یاری باش ناتوان بە کەیف خۆیان دروست بکەن یا شتێک دروستکەن کەفیان پێ نایە مهم سیاستەکان دیکتاتۆریە لێک زۆر کەیفم بە تێنسەنتی نایە بۆش لەم هەفتەیەم بە فەرمی ڕاگەیەندەکە کۆمپانیای تێنسەنت لەگەڵ نێت ئیس کە تقریبا دوو گەورەترین کۆمپانیای دروستکەری ڤیدیۆگەی من لە چین دەبنەوەش هەر یەک کۆمپانیایە بەس مهم 80 میلیارد دلار لەدەستدا 80 میلیارد دلار کەماوێن مایکرۆسۆفت ئاکتیڤیژنی بە 69 کڕی ئەوە 80 میلیاریان بەس لەدەستدایە بەهۆی ئەوەی کەەوە حکوومەتی چین یاسای نوێی لە بۆ بەکارانی ڤیدیۆگەیمی لەلایەن گەنجان و منداڵانەوە دەرکردووە کە نابی ئەوەندە یاری بکەن بۆیش ژەکەیفم بە حکوومەتی چین لە بەرەقاتی شتانێت شتی زۆر دەخاتە سەر گەیمەران و کۆمپانیەکان کاری ناگرە بە ئازادیش بکەن و ئیبداعی نوێتێدا بکەن لە دوای کەمتر لە چەند 2 هەفتە 3 هەفتە 2 مانگە شەشیوا ناکاتە مانگەش دێنێ 2 هەفتە لە بڵاوکردنەوە یاری دەدەی بیفۆر سێڤەرەکانیان داوام بوو تا ئیدی خلاص یاریەکە بە کۆمپلیتی لە ئۆنلاین لە ئینتەرنێت دەستڕێتەوە دەدەی بیفۆر یارێکی نوێی ئۆنلاین هێ نازام کردیتان یا خودنا یارێکی نوێمان هەیە بە ناوی The Finals کە یارێکی زۆر سەرنجاش دیارەوە نەم کردووە بە خۆڕای شەر توان هەمووتان تاقی بکەنەوە زیاتر لە 10 ملیۆن گەیمەری کۆ کردیتەوە تەنیا لە 3 هەفتەی بڵاوبوونەوەی لە تویچ و لە یوتیوب وانە لایڤ ستریمەکان خەڵکەکی یەکجار زۆر خەریکی ئەو یارێنە تقریبا پێش Call of Duty کەتەوە لەماوەی 1-2 ڕۆژ بما بێستاش هەدا پێش Call of Duty لە ڕۆژمارەی بینەری تویچ بەڵام لە یوتیوب لە 1-2 ڕۆژ پێش Call of Duty کەتەوە لە ڕۆژمارەی بینینەوە خەڵک تەماشای گەیمەرانی دەکرد بە لایڤ یاریەکەیان دەکرد بینەر زۆری هەیە بە ناوی The Finals لەسەر PlayStation و Xbox PC بەردەستە وەختان توان داوڵندی بکەن Gears of War 6 بە فەرمی دەزانین لە بەرهەمهێنانە لەبەرەوەی یەکێک لە پەرەپێدەرەکانی ئەو کۆمپانیای بەناوی بنجامین هیوغی بە فەرمی ڕاگەیان دەڵێ see you in 2024 واتە ینی پۆستەچی تویتەچی Gears of War تویت کردی دەڵێ see you in 2024 واتە لە 2024 تا بین کاتە بە شەشەمی Gears of War لە 2024 ئاشا دەکرێت یاخود یاریش نوێی Gears of War ئاشا دەکرێت کە هیوادارم لەبەرەوەی Gears of War من هەموو یاریەکانی Gears of War نەکردیەوە بەڵام بەشی پێم وابێ بەشی 1 و 2 پێنجم تۆزە کردی سێ و چارم نەکردی کە دەڵێن سێ زۆ ناوازەیە حەز دەکەم تاویان کەم ئینشاڵڵا لەو 1-2 مانگەی یارانەش دەکەم کاتم هەبی بە شەشەم نازانم Gears of War تان کردی یاخود نەکردی لە کۆمنت بە چوونی خۆتان بنووسن ئۆکەی خۆشەویستانم داوای لەبن دەکەم هەواڵەکانمان کەمتر بوو لە چاوتەکەین کە بەڵام سەری ساڵە ئیدی خۆتان نزان کۆمپانیەکان ئیدی هەموو خەڵکی دەنێرنەوە ماڵەوە ئیدی لە سەری ساڵ لە وەختی کریسمس وەشتانە مەسیحیەکان ئیدی دەستنەوە ماڵەوە دادەنیشن کار ناکەن بۆیە هەواڵمان کەمترە بەڵام ئینشاڵڵا لە هەفتەی داهاتوو سەرەتای 2024 تۆنێک هەواڵ دەست پێ دەکاتەوە گەرم و گۆڕتری دەکەم هەرچەندە هەواڵەکان ڕۆژ زۆر سەرنجاش گەرەڤاری تێدا بوو GTA تێدا بوو GTA کانسڵکرای تێدا بوو DLC GTA 5 تێدا بوو کانسڵکریا باز مهم چاوتان ماز دەکەم زۆر سوپاس بۆ 2023 لەگەڵم بوون تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم دەستپێکی 2024 لەگەڵتانم هەر هەبن